بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بینێرانی بەڕێز لە پەرلەمانی عێراق هەوڵێک دەستی پێکردو بۆ کۆکردنەوەی واژۆ بۆ ئەوەی موچەی موچەخۆران ڕاستەوخۆ لەلایەن بەغدادەوە بدرێت لە ئێستەشدا نزیکەی 60 واژۆ کۆکراوەتەوە لە پەرلەمانی عێراق تەنیا فراکسیۆنی پارتی واژۆی نەکرد ئەگەر ناجگە لە فراکسیۆنە کوردیەکان پەرلەمانتاری دیکەش لە پەرلەمانی عێراق واژۆیان کردووە. لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر وردەکاریەکەی دەکەین ئایا وردەکاریەکەی چۆنە و لەمە دواش دۆخی موچەخۆران و خانەنشینان لە هەرێمی کوردستان چی بەسەردێ وەرەگە چارەش چی ئایا دەتوانرێت ئەم هەوڵە سەر بگرێ هەوڵی ڕاستەوخۆ دابەشکردنی موچە لەلایەن بەغداوە لەگەڵ هەرێک لە بەڕێزان کەوا بڕیارەکە سۆرا عومەر لە بەغداوە لەگەڵمان بێت هەروەها مامۆستا سادق عوسمان وتەبێژی یەکێتی خانەنشینانی کوردستان و پشدەر بابەکر ڕۆژنامەنووس قسە لەسەر ئەم پرسە دەکەین سوپاسی ئامادەبوونتان دەکەین. مامۆستا سادق لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ئەم هەوڵە چۆن دەبینن کە ئێستا هەوڵێک دەستی پێکردووە لە پەرلەمانی عێراق جگە لە فراکسیۆنی پارتی هەموو فراکسیۆنە کوردستانێکەوە پەرلەمانتاری دیکەش واژۆیان کردو بۆی کە موچەی موچەخۆران ڕاستەوخۆ بخرێتە سەر بەغدا. ئەم هەوڵە چۆن دەبینێ وەکو خانەنشینان؟ بەنای خوای بەخشندەی میهرەبان سڵاو لە بەڕێستان و لە بینەرانی عەزیز. ئێمە لێرەوە دەستخۆشی و پیرۆزباییەکەین لەو کۆمەڵە پەرلەمانتارانەی کەوا دیارە خەمخۆرن بۆ خەڵک و بۆ میلەت. ئێستا تەمانە و زەمانە بەسەر چوو خەڵک ئاگای لێ نەبێ چی ئەگوزەرێ لە شوێنانی تر. هەموو شتێکی ناو هەرێمی ئێمە ئێستا لە هەموو شوێنێ ئاشکرایە. لەبەرەوە ئەوانش ئاگادارن کە چ زوڵم و ستەمێک بەسەر هەموو موچەخۆرانی هەرێما و بە خانەنشینانەوە بە مۆزەفینەوە بە کارمەندانەوە تێپەڕەبێ. لەبەرەوە ئەوان ئەمە جێی تەقدیرە و جێی سوپاسە بۆ ئەو کەسانی کە لە پشت ئەم هەوڵانەوەن و بۆ ئەو پەرلەمانتارانەی کە واژۆیان کردووە ومێدەوارین کە بگا بە ئەنجام و هەموو موچەخۆرانی هەرێم بەڕاستی چاوەڕێی ئەو هیمەتەن. شتێکی زۆر باشە و زۆرمان پێخۆشە. بە تایبەتی ئەمەیش من لێرۆ بە ئەو ئیزافە بکەم ئەمە کودەتا نییە لەسەر هەرێم. ئەگەر بە کودەتا ئەزانرێ لەسەر هەرێم لایەنێک ئیمزای ناکە فەرموو من لێرەوە پیانەڵێم بە ناوی ئەو خەڵکەوە پیانەڵێم فەرموون با ئەوان موچەخۆرانی خۆیان کە لە 2003 هەتا ئێستا موچە لە بەغا وەرەگرن هەر لە سەرۆکی هەرێمی ئەو کاتەوە هەتا ئێستا ئەوانە فەرموون با ئینسیحاب بکەن لە موچە وەرگرتن لە بەغا با بڵین ئەو کاتە ئێمەش حەقمان نییە و ئێمەش لەگەڵ ئەوان ئەژین و ئەمرین کێشەمان نییە. بەڵام کە خۆیان وەریەگرن بۆچی بۆ ئێمە حرامێ بۆچی بۆ ئێمە ئەوان واژوی لەسەر ناکەن کەوا موچەمان بدرێتێ ئەگەر ئەمە ئینەیەکی تیانە و مەبەستێکی تری لە پشتیەوە نییە. پێدەمەسەکە چێک ئێستا تا ئێستاش فراکسیۆنی پارتی واژۆی نەکردووە پەرلەمانتاری عێراق بۆ واژۆی کردو بە زەمان. بەڵێ عەرز ناکەم ئەوان لەگەڵ ڕێزما بۆ پەرلەمانتاران دیارە پێیان وتراوە واژۆی نەکەن ئینا ڕەنگە زەمیریان ویژدانیان ئاسوودە نەبێ بەڕاستی چونکە ئەگەر قەرار بێ ئیجماع هەبێ هەموو فراکسیۆنە کوردیەکان هەموو واژۆیان کردووە بۆچی فلان فراکسیۆن تۆ بەتەنها واژۆی ناکەی. دیارە تعلیماتێک لە پشتیەوە هەیە بەڵام بەدیلەکەت چییە؟ ئایا ئەم میلەتە هەروە چەوساوا بێ ئایا ئێمە خەڵکی ئێمە هەر ئاوا زوڵمی لێ بکرێت و هەر ئاوا موچەی بخورێت و ژیانی عەوائیل و نەخۆش و پیر و خانەنشین و پەکەوتەی ئەم میلەتە لەمە خراپتر ببێ بۆ ئەوەی کەوا تەنازل زیاتر بکەن ئەوان ئەجنا هیچ شتێکی کەی لە پشتەوە نییە. ئێمە هیچ مەسلحەتێک نابینین ئەگەر بزانین ئەمە خزمەت بە هەرێمەکە و ئەگەر ئەوان خەمخۆری هەرێم بوونایە چەند ساڵە بەڕاستی لە کاتی ڕەفاهیەت و پارە زۆری شاوان لەگەڵ ئێمە هەر دەست و قاو بوون و هەر وەک پێویست هاوکە یعنی حەقی خەڵکیان نەداوە. ئێمە ئێستا من وەکو خانەنشینێک بیست موچەم جگە لەم موچەی ئەم چەند مانگەی کە ئێستا هەموو فەرمانبەرانیش لەگەڵمانە هاوبەشن لە ساڵەکانی 2015 بۆ 2019 بیست موچەی تەواومان هەر وەرنەگرت ئێمەی خانەنشینان. ێ باشە خۆ وەختە ئێمە ئابووری سەر بە خۆمان هەبوو خۆ ئەو کاتە ئێمە داهاتی خۆمان بۆ خۆمان بوو ناوبەناویش و زۆر جاریش پارە لە بەغاوە هەرهات. بەڵام ئەمانە ئەگەر بە خەمی میلەتەوەن پێویستە. من حەزەکەم شتێ بگەڕمەوە لێرە مەلی حسێن کاتی خۆی ڕۆژنامەنووسێکی ئەجنەبی لێ پرسێ ئەڵێ بەڕێز جەنابی مەلیک من لە ئەردەنا چاوم گێڕاوە سوالکەرێکم نەبینی کەسێکم نەبینی دەرۆزە بکە بەڵام لە وڵاتەکانی دەرو پشتوانیە. ئەوشتی باش یەک سوالکەری تایە لە ئەردەنا سوالکەرێ وتی چکێ و لەکوێ وتی ئەو سوالکەرە حسێنی بن تەلالە یعنی خۆی مەلیک حسێن وتی سوالکەرێکی تایە سوالەکە بۆ میلەتەکەی
ئەمە بەسە ئیتر بۆی تێبگەن منەڵێم چی کوران سوال ناکەن پارەکە دەخۆن وایە ئیتر ئەوە خەڵک با حەکەم بێ لەوە بینە سپاس دەکەین مامۆستا پشدەر جەنابیش بەخێر بی جەناب بدەم هەوڵە چۆن دەبینین و ئایا لەمپەری دێتە بەردەم ئەو هەوڵی موچەی ڕاستەوخۆ کە ئێستا دواکەوتنی موچەیە وەکو مامۆساوتی لە دوای 2014 پاشەکەوتە بووە لێبڕین هەبووە نەدانی موچەی تاوا هەبووە بەناوی خۆی گەورە سڵاو ڕێز بۆ جەناب بینەرانی بەڕێز لە ڕاستیدا ئەو هەوڵی فراکسیۆنینەوەی نوێ و فراکسیۆنەکانی تر لە پەرلەمانی عێراق هەوڵێکی تری گرنگە بە ئاڕاستەی گەڕانەوەی شکۆ و کەرامەت و بژێوی بۆ خەڵکی کوردستان بەڵام کاک حەکیم ئەگەر هەموو کۆمەلگای ئێمە کێشەی هەموو کۆمەلگای ئێمە کورتکەینەوە لەوەی کە موچە لە بەغاوە بێت یان موچە ڕاستەوخۆ بێ یان ڕاستەوخۆ نەیە پێم وایە کارێکی خراپ دەکەین چونکە ئێمە بەدیدی من کێشەکانمان لە موچە گەورەترە کێشەی ئێمە لەگەڵ ئەم دەسەڵاتە لەوە گەورەترە کە تەنها مەسەلەی دارایی و بژێوی ژیانی خەڵک بێ بەتەنها ئێمە کێشەی ئەوەمان لەگەڵ ئەم دەسەڵاتە هەیە ئەم دەسەڵاتە ئەم کۆمەڵگەی وێران کردووە ئەم دەسەڵاتە ئینتیمای بۆ خاک نەهێشتووە کاک حەکیم ئەم دەسەڵاتە تەندروستی وێران کردووە بڕۆ بۆ نەخۆشخانەکان بڕۆ بۆ سنتەری شێرپەنجە بڕۆ بۆ سنتەری گورچیلە بڕۆ بۆ سنتەری نەخۆشەکانی دڵ بڕۆ بۆ سنتەری نەخۆشیە دەرونیەکان دەزانی چ کۆمەلگایەکی نەخۆشمان هەیە بڕۆ بۆ دادگاکان بزانە چ جیابوونەوەیەک چ تەلاقێک چ کوشتنێک چ کێشەیەک چ خیانەتێکی زەوجی لەناو ئەو کۆمەلگایەدا دروست بووە بڕۆ بۆ سنتەرەکانی ڕاهێنانەوە بزانە ئالوودەبوونی خەڵک گەنجان بە موادی هۆشبەر لە چه ئاستێکی مەترسی دار و بەرزدایە لەبەرەوە کێشەی ئێمە تەنها کێشەی موچە و بوجە نیە لەگەڵ ئەم دەسەڵاتی هەرێمی کوردستان بەڵە کێشەی موچە و بوجە گرنگە دەبێت ئێمە لەگەڵ ئەم دەسەڵاتی یەکلاییکەینەوە یەکلاییکەینەوە داهاتی نەوتی بۆ شوێ بردووە یەکلاییکەینەوە داهاتی نەوت دەبێت بیهێنێتەوە پارەی ئەم وڵاتە ئەوەی دزراوە ئەو براوەتە دەرەوە دەبێت ئۆپۆزیسیۆن خۆی ئامادەکات دینار بە دیناری فلس بە فلسی کە پارەی ئەو خەڵکەیە هی مناڵی شیرەخۆری ئەم وڵاتەیە ئەوەی بە شوقە دراوە ئەوەی بە ڤێلا دراوە ئەوەی بە بازار و مۆڵ دراوە لە دەرەوە هەمووی بهێنرێتەوە وەلک ئەمانەی لەسەر دادگای بکرێت بەس ئەسڵی مەسەلەکە کێشەی خەڵک لەگەڵ ئەم دەسەڵاتە دەبێت لە موچە گەورەتر بێ هاوبەشە کە ئێستا هەموو فراکسیۆنەکانە پێشتری یوسف کیلابی واژۆی کۆ کردو تۆ دوای فراکسیۆنە کوردستانەکانی واژۆیان کردووە هەوڵێکی باشە کاک حەکیم ئەم هەوڵە تا بڵێنە سەرداوای ئەوانەی کە ڕۆشنە بەغدا موچەی ئەم هەوڵە هەوڵێکی زۆر باشە یەکەم جارێ گرنگی ئەم هەوڵە لەکوێدایە ئۆپۆزیسیۆنێک دروست بووە لە بەغا ئۆپۆزیسیۆنێکەیە لە بەغا دوای شیعارە قەومیەکانی مزەیەفەکانی دەسەڵات ناکەوێت خۆی کێتیش واژۆی کردووە بڵێن شەر دەزانی من بەڕاستی زۆر لە سیاسەتی یەکێتی تێناگەم یعنی ناتوانم زۆر تحلیلی تی ناگەم یعنی یەکێتی کە جێگری سەرۆکی حکوومەتی هەیە یەکێتی کە لە ئابووری سەر بەخۆ بەشدار بووە یەکێتی کە لە ڕیفراندۆم بەشدار بووە یەکێتی کە ئێستا لە بەڕێوەبردننی هەرێما بەشدارە نازانم لەلایەک بڕوایان بە حکوومەتی یەکگرتوو هەیە و بڕوایە لەلایەکی تریشەوە ئیمزا دەکەن ڕاستەوخۆ موچە لە بەغدا من لەم سیاسەتی یەکێتی بەڕاستی بانێکە و سەد هەوایە تێناگەم ئەمە حاڵەتێک واژۆکردنەکە بە باش نازانێت واژۆکردنەکە بە باش دەزانم بەڵام نەگاتە ئاستی ئەوەی کە یعنی شتێک بگوترێ لەگەڵ خەڵک و شتێکی تر جێبەجێ بکرێت ئەم برادرانی یەکێتی وتیان ئێمە توانیومانە محافظەی ناڕازی لە یاسای بوجەدا جێگیر بکەین کەچی بینیمان دوای ئێستاەوە دەیەوە بە ئەم برادرانەکە مادام ئەو کاتە باسی ئەوان دەکرد کە محافظەی ناڕازی لەسەر قسەی ئەوان جێگیر کراوە ئێستا دەتوانن هەوڵ بدەن سوود لەو بڕگەی وەرگرن بۆیە من پێم وایە هەوڵی لایەنە ئۆپۆزیسیۆنەکان لایەنەکانی دەرەوە یەکێتی و پارتی بەرز دەنرخێنین ئاگامان لێیە چاومان لێیانە دەزانین سپاس دەکەم کاک سۆران سوپاسیان دەبوونی جەنابیشت دەکەین ئەگەر وردەکاریمان پێ بڵێ لەسەرم هەوڵی کۆکردنەوەی واژۆیە کە تا ئێستا زام زیاد لە 50 واژۆ کۆکراوەتەوە چۆنە و کاریگەریەکەی چی دەبێت بەناوی خی بەندەی موچەخۆرانی کوردستان بابەتێکە کە دەمانەکە ڕزگاریکەین لەو کوردستان هەیەی حکوومەتی ئیتیحادی لەسەر مەسەلەی نەوت لەسەر چەند پرسێکی پاکتا و داهاتی نەوتی ئەویش ئەوەیە کە موچەخۆرە بە جەدوەیەک لە ناو موازنە هاتووە مەجیا بکرێتەوە لەوەی کە ئایا مانگە هەرێمی کوردستان موچەخۆرە عێراق دێت بەشە بوجێ پاک نەکراوە چەنی هەڕوا چەنی ناڕوا لە ڕاستیە دەبێت
لە بیرکردنەوە بووین ڕێگایەکی قانونی بدۆزینەوە کوردستان لی مستەفید بێتەوە دوجاریش ئەم ڕێگایە جێبەجێ بکرێ چونکە ناکرێ ڕێگایەک بێت نەتیجەی نەبێ. ئێستش ئێمە کە داوامان کردووە ڕێگایەکی قانونی و زمانی موچەی موچەخۆران دووری بێ و لەگەڵ موچەخۆرانی عێراقا موچەخۆرانی کوردستانیش بە شێوەی کارتی زیرە کارتیوانەکانیان وەربگرن. ئەم هەوڵەی ئێمە لەو چوارچێوە باشە کاک سۆران بەڵێ بڵێن ئەو هەوڵەی کە ئێوە داوتانە ئەو زیاد لە بڵێن 50 پەرلەمانتارە هەوڵتان داوە و بۆ خانەنشینانیشی تێدایە بۆ هەموویە بۆ موچەخۆر و خانەنشینان چونکە ئێستا بڵێن مامۆستا سادق و تەبێژێکێتی خانەنشینانە گلەیەوە بوو لەو یاداشتەی کە بەرز کراوەتەوە لەو یاداشتەی کە بەرز کراوەتەوە ناوی خانەنشینانی بۆ خانەنشینان و موچەخۆرانە بۆ هەموویەتی ئەم یاداشتە بڵێن ئەم ڕاستە و خۆ بدرێ. بەڵێ دیارە سەوتم خراپ بوو ئەم هێدفۆنەم بەست. ئەو باشە زۆر چاکە ئێستا دەستخۆش. بەڵێ لە ڕاستیە ئەمە بۆ هەموو ئەوانەیە کە لە هەرێمی کوردستان موچە وەرەگرن بە خانەنشینەوە بە فەرمانبەرەوە بە هەموو مەدەنی و سەربازیەوە. بەڵام ئەمە لە بەردەم گرفتێک ئامان وەستێنە. گرفتەکەژەوەیە کە ئایا حکوومەتی هەرێمی کوردستان ئامادەیە زانیاری تەواوی موچەخۆران حکوومەتی هەرێمی کوردستان ئایا ئامادەیە زانیاری تەواوی موچەخۆران بدات بە عێراق؟ ئەمە یەکێکە لە گرفتەکانمان کە دێتە بەردەممان. لە ڕابردووشە من لە وەزارەتی مالیەم پرسیوە ئایا ئێوە بۆچی بە شێوەی کارتی بانقی و لە عێراقاکی کارت هەیە موچە نادەن بە موچەخۆرانی هەرێمی کوردستان؟ دەڵێ حکوومەتی هەرێمی کوردستان ئامادە نییە زانیاری وەلیستی موچەمان بداتێ. لە ڕاستیە ئەوەی من زانیاریمەیە حکوومەتی هەرێمە میستعدادەی نییە چونکە پێی وایە و کاتە ئەو هیچ گرنگی و مەهامێکی نامێنێ و هیچ ئیشێکی نامێنێ. بەڵام ئێمە هەوڵەکەمان داوە بەردەوامی شەبین و حکوومەتی عێراقیش حەزەکە ڕێگەچارەیەکی قانونی و بانقی بدۆزێتەوە بۆ ئەوەی موچەی موچەخۆران تێکەڵ بەم گرفت و ناکۆکی و دواکەوتنە نەبێ. باشە ئەو هەوڵەی کێ کاک سۆران؟ لە ڕاستیە ئێمە فراکسیۆنی نەوەی نوێ و یەگرتو ئیسلامی یەکێتی نیشتیمانی پێکەوە گفتوگۆمان کرد دانیشتنمان کرد کە ئەم هەوڵە بدەین و پرۆژەکەمان ئەمڕۆ گەڵاڵە کرد و واژۆمان لەسەر کرد و بۆ واژۆشمان بۆ کۆ کردەوە بۆ ئەوەی کە بتوانین پەرلەمان قەناعەت پێ بکەین و حکوومەتیش قەناعەت پێ بکەین. بڵێن ڕاستە و خۆ بە کارتی بانکی بدرێت چۆنە ئالێتەکە و داواکاریەوە؟ ئێمە داوامان کردووە ئەو بابەتە بۆ حکوومەت بهێڵڕێتەوە حکوومەتی عێراقی ئەوان بڕیار بدەن کە ئایا چ ڕێگایەکی قانونی و بانقی هەیە وەکو چۆن موچەخۆرێکی عێراق ئێستا لە هەرێمی کوردستانە و بەکی کارت موچەکەیە چێتە سەر حسابەکەی وەچێ لە هەر نووسنگەیەکی حواڵش بێ پارەکە سەحبەکە. هەمان شت بۆ هەرێمی کوردستانیش بکرێ. بەداخەوە هەرێمی کوردستان چەندین ساڵە بە هیچ شێوەیەک نەیتوانیوە موچەی موچەخۆرانی خۆی بخاتە سەر حساب بانقی بیخاتە سەر ڤیزە کارتێک بۆ ئەوەی کە بە ڕێگەی بانقی موچەکەی وەرگێت خانە نشین بێت چ موچەخۆری ئێستا بێ کە فەرمانبەرە لە دەوایرەکانە. ئەوە دەمێنێتەوە بۆی بزانین چونکە یەکێک لە نووسراوەکانی کە ئاراستەمان کردو بڵاویش نەبووتەوە بۆ سەرۆک وەزیرانە چاوەڕێەکەی بزانین پەرلەمان ئیستیجابەی چییە بێ ئەمڕۆ تەسلیمی بەڕێز سەرۆکی پەرلەمانمان کردووە و نوسخەیەکیشمان بە جیاواز لەوەی کە بڵاو بۆتەوە بۆ بەڕێز سەرۆک وەزیران ناردووە. چی تێدا ئەوەی سەرۆک وەزیران ناردوتان نووسراوەکە؟ هەمان ئەو ڕێگایی تایە کە زمانی موچەی موچەخۆران لەگەڵ هەموو موچەخۆرانی عێراقا بکرێ بە ڕێگایی حساب بانقی. باشە بەس دوای ئەو هەنگاوە چی دەبێستا کە ئەوە واژۆ کۆکرایەوە بۆیە کە لە ساڵی داهاتوو یاسای بودجە هەموار دەکرێتەوە بێتە بەندێک مادێک لە یاسای بودجەی عێراق؟ ناوە بۆ ئەوەیە کە ئێستا حکوومەتی عێراقی وەڵام بداتەوە بزانین ئەم بابەتە چۆن هەنگاوی بۆ بنرێ یان لە لیژنەی پەیوەندیدار لە پەرلەمان
چی لەسەر دەوترێ و چی لەسەر دەدرێ بە حکوومەت دوجار چکەوە ئیشی حکوومەتی عێراقیە پێی هەڵبسێ بەڵام وەگوتم ئەمە هەرەوەندە نییە ڕێکارەکانی پێویستی بە حکوومەتی هەرێمە کە حکوومەتی هەرێم ڕێگرا لە ئێستەوە بە ئەوە ڕوون بێت بۆچی ڕێگرە پەیوەندی بەوەیە کە لیستێکی موچەی پاگنی هۆکارەکە چییە؟ ئەو دەبێت خۆی وەڵام بداتەوە کە ڕەنگە پێی وابێ ئەو هیچ مەهامێکی نامێنەوە هیچ گرنگێکی نامێنێگەر موچە عێراق ڕاستەوخۆ بیخاتە سەر حساب بانقی موچە خۆران باش ئێوە بە چارەسەرێکی باشی دەزان ئەگەر ئەمە سەر بگرێت کێشەی موچە چاک دەبێت بە دڵنیاییەوە هەموو 20 مانگێک موچەی ئەو مانگە وەرەگیرێت و کەسیش سەرە ناگرێ و چاوەڕێ ناکا و موچە نابێ بە و شێوازی ئێستێ کە دواکەوتن و نەتوانینی پێدانی موچەکانە باشە چەپسیارێکتر بە کورتی یانی ئەم هەوڵە بەوەیە کە موچە لە بابەتی سیاسی جیا بکرێتەوە و بە مزوانە سەر دەگرێت یانی ئێستا کێشەی دواکەوتنی موچایە ناڕزایەتی بایکۆتێ وەگوتم یەکێک لە بربەستەکانی حکوومەتی هەرێمەوە من ناتوانم لە ئێستا بڵێم ئەو بربەستە تێپەڕێ بە ئاسانی ئەی ئەو 600 ملیاری کەوا بریارە بۆ مانگی داهاتوو بێت دیارەکەی دێت پێشبینی کراوە لە دوای چەندی مانگەوە بێت بۆی کە موچە جارێکی کە لێرە موچە دابشکرد دەست پێ بکاتەوە 600 ملیاری یەکەم هاتووە 600 ملیاری دووەم تاکو 20 مانگە دەبێ بێت تاکو 20 مانگە بەڵێ سوپاس دەکەین زۆر سوپاس بە بەڕێز کاک سۆرعومەر لە بەغداوە لە کەماوی سوپاسی ئاوادەبوون دەکەین زۆر سوپاس مامۆستا پشدەتێمەوە خزمەتت مامۆستا سادق سەبارەت بە وەکو خانەنشینان پێشترجێەوە سکاڵەتان تۆمار کرد بوو لە دادگای فیدراڵی یاسای خانەنشینی ژمارە 27 ساڵی 2006 هەڵوەشاو لە هەرێم هەڵوەشاوەتەوە بەس تاکو ئێستا شەرکاری پێ دەکرێت هیچ هەوڵێکی نوێتانەیە وەکو خۆتان ئێمە دوای ئەوەی کە بڕیاری دادگای اتحادیمان وەرگرت چەند مانگێک وەستاین بۆ ئەوەی کەوا هەرێم بە تەواوی خۆیان تاوتوی بڕیارەکە بکەن هەرچەنە بڕیارەکە ملزیمە و پێویستی بە حتا ئەوەی نی عرضکرێت لەسەر پەرلەمانی هەرێم بەڵام ئەمان وەڵامیان نەبوو لەبەرەوە وەکو پشگیریەک بۆ کارەکەمان چوین نزیکەی 11,000 واژۆیشمان لە سەرانسەری کوردستانە لە خانەنشیان کۆ کردەوە جارێکی تر بە یادداشتێکی خۆمان و چوونمان بۆ ئەنجومەنی وەزیران وزیرانی هەرێم و بەستنی کۆنگرەی ئێمە حەزمان کردووە و لە 2014 تا ئێستا بە تایبەتی خانەنشینان جیا لە هەموو موچەخۆرانی تر کە هەموو ستەممان لێکراوە خانەنشین بە تایبەتی ستەمی زۆر زیاترمان لێکراوە چونکە موچەکانمان لە چاو عێراقا کە یەک هەمومان بە حساب عێراقین فەرقی زۆر زۆرە لەبەرەوە ئێمە زۆر ستەم لێکراوترین لەبەرەوەی چیمان کرد ئێمە ئەو ئیمزانیشمان کۆ کردەوە و چوین جارێکی تر چوینەوە بەردەم ئەنجومەنی وەزیران کۆگرەمی ڕۆژنامەوانیمان کرد چوینە وەزارەتی دارایی هەرێم چوینە لای نووسینگەی سەرۆکی هەرێم پەرلەمان جێگری سەرۆکی وەزیران هەمومان ئاگادار کردو و وێنەمان لە هینەکان و لە ئیمزاکانیش و لە نووسراوەکەیش و لە بڕیارەکەی یعنی دادگای اتحادی داوەتەوە پێیان جارێکی تر ئەوەیش تقریبا مانگ و نیوەک دوو مانگی بەسەر چوو اینجا سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران خەبەری هەواڵی نرد بۆ ئێمە کەوا شاندێکمان بڕوا قسەی لەگەڵا بکەین چوین دانیشتین لەگەڵیان لە ئەنجومەنی وەزیران مۆزوعەکەمان زیاتر بۆشی کردەوە زیاتر تێمان گەیاندن یعنی هەموو ڕێگاکانمان بۆ باسکردن و لێگرتوون جارێکی تر نووسراومان کردەوە گەیەوە دەستخۆی نووسراوەکە دوجار ئەو تقریبان مانگێک زیاتر پێش ئێستا نووسراوی کردووە بۆ سکرتێری ئەنجومەنی وەزیران سکرتێری ئەنجومەنی وەزیرانیش نووسراوەکەی ئەو داوایەکی خۆیان بە ناوی سکرتێرەوە داوە بە وەزارەتی دارایی لە هەرێم و وەزارەتی داد و پێم وایە یەک دوو شوێنیکەیش گوایە ئەمان ڕێیان لەبەرەوە معنین بۆ مۆزوعە ڕێیان بدەنێ و بۆی گفتوگوی لەسەر بکرێ بەڵام من لێرەوە ئەویان پێڵێم بەڕاستی ئێمە سەبری زۆرمان کردووە مانگی 11 خۆ هەڵوەشاوە تۆ یاساک لە مانگی 11 2022ەوە یاسای نەک هەڵوەش یاساک بە دەرچوونی یاسای ژمارەنەوەی 2014 خۆی یعنی ئۆتۆماتیکیان هەڵوەشاوە بووە ئەسڵەن ئەو یاسایە کاتی خۆیشی لە پەرلەمانی هەرێمی کوردستانەوە هینی بۆ دەرنەکراوە یاسای 27 ژمارە ساڵی 2006 هەروە بە عەفەوی جێبەجێکراوە ئەم قسەیەمان لەگەڵ هەموو مەسئولونی معنین کردووە لەگەڵ هەرێمە
اینجا لە 2014ەوە بە هاتنی یاسایی ژمارەنەوە ئەوە هەر ئۆتۆماتیکیان هەڵشە دوای ئەوە بۆ تەکید بڕیاری ساڵی پاری دادگای ئیتیحادی ئەوەی بە ئیلزامی هەڵۆشانوێتەوە بە ئیلزامی حکوومەتی ملزم کردووە کە ئەبێ یاسای ژمارەنەوەی 2014 لە هەرێمیشە وەک شوێنەکانی تری عێراق جێبەجێ بکرێ ئێستا ئێمە ناڵێم چاوەڕێ ناکەین پێمان خۆشە هەرێم یعنی هەرێم خۆی جێبەجێ بکە و خەم خۆرمان بێ بەڵام ئەگەر ئەوەیش نەبوو بەڕاستی ئەم پرۆژە هینەی داوایی کە ئەکرێ سەبارەت گواستنەوەی موچەکانمە نە بە کوفری قانونی ئەزانین نە بە هەڵگەڕانەوە لە هەرێمی ئەزانین وەکو عێراقیەک مافی خۆمانە داوای مافی خۆمانەکەین جێبەجێ بکرێ بۆ دەکەم مامۆستا تا ئەو پرۆژەیە سەردەگری ئەو ڕاستە خۆیە ئێستا لێرە کێشی داهاتەیە کە ئێستا مامۆستایان موچەخۆران ناڕزایەتیان هەیە دوو موچە دابەش بکرێت کێشەمان هەیە کە ئێستاش دواکەوتنی موچە هەیە نەبعکسەوە بە هیچ شێوەیە کێشەی داهاتمانە لە هەرێمی کوردستان بۆ چونکە کاک حەکیم ئێمە هەمومان دەزانین کە ئێستا حکوومەتی هەرێم 85,000 بەرمیل نەوت ڕۆژانە دەداتە بەغدا ئەوەی دەمێنێتەوە تقریبا 200 بۆ 250,000 بەرمیلی بە ئاعترافی ئاژانسە نێودەوڵەتیەکان ئاژانسەکانی هەواڵی نێودەوڵەتی کە زۆربەی بەشێکی زۆری ئاژانسە هەواڵیەکانی جیهان بڵاویان کردوێتەوە هەرێمی کوردستان 200 بۆ 250,000 بەرمیلی تر بە تەنکەر دەفرۆشێ کە ئێمە معلوماتمان هەیە بە پێی ئەو زانیاری لای ئێمە هەیە تەنێک لەو نەوتە لە هەرێمی کوردستانە حکوومەتی هەرێم بە نزیکی 300 بۆ 350 دلار دەیفرۆشێ بە جۆرێک بەو کۆمپانیانی دەفرۆشێ دەڵێ من عیلاقەم نییە نەوتی خاوە دەدەمێت تۆ چۆن دەیبێتە دەرەوە چۆن حەزەکەی لێوا ڕۆیکە عقدی حکوومەتی هەرێم بۆ فرۆشتنی ئەو نەوتی ئێستا دەیفرۆشێ لە دەرەوەی ئەوەی کە داوێتی بە بەغدا بەم جۆرەیە حکوومەتی هەرێم لە بەرپرسیارەتی ڕای کردووە دەڵێ من ناتوانم نەوتەکەت بۆ بەرمە دەرەوەی عێراقیا بۆ هەر شوێنێکی تر خۆت ئازادی من لێرە نەوتەکەت بۆ دەفرۆشم خۆت لێرە بەتاڵی دەکەی دەی ڕێژی چۆن دەیبێ دەرەوە تۆ ئازادی ئەم 200 بۆ 250,000 بەرمیلە کە ئێستا هەرێمی کوردستان ئینتاجی دەکا بەرهەمی دێنێ بە 300 بۆ 360 دلار لە بینی 300 بۆ 360 دلار هەر تەنێکی دەفرۆشێ داهاتی مانگانەکەی سەروی 300 میلیارد دینارە و ئەو نەوتە بەشێکی زۆری بە تەنکەر دەڕوا بۆ ئێران دەڕوا بۆ ئێران دەڕوا بۆ تورکیا بەشێکشی دەڕوا بۆ ڕۆژاوای کوردستان جگە لەم بڕێکی تر هەیە لە ناوخۆدا دەکرێت بە بنزین و گازوایل و نەوتی سپی حکوومەتی هەرێم بەشێکی تری لە نەوتی بەرهەم هاتووی دەیدا بە پاڵاوگەکانی کار لە کەڵک لەگەڵ قەیوان لە بازیان ئەو دوو پاڵاوگەیە نەوتی هەرێمی کوردستان دەپاڵێون و دەکرێتەوە بنزین و لە ناوخۆدا بەکاردێنرێت دەکرێتە گازوایل و بە مۆلیدەکان بەکاردێنرێت جگە لەوەی کە دوو پاڵاوگەی تریشەن ئێستا بەشدارن ئەوانیش بەشدارن لە ئینتاجی ئەو بنزین و نەوتەی کە لە هەرێمی کوردستانە بەکاردێنرێت هەب پاڵاوگەی چ پاڵاوگەکەی دووکان کە کەوتۆتە کار چ پاڵاوگەی لاناس کە کەوتۆتە کار بۆیە ئینتاجی هەناردەی نەوتی هەرێم هەناردەی نەوتی هەرێم بە بۆڕی وەستاوە بەس خودی ئینتاج نەوەستاوە بەرهەمهێنان نەوەستاوە 85,000 دەدرێت بە بەغدا باقی تری یا لە ناوخۆ دەپاڵێورێ یا دەدرێتە ئەمە حاڵەت ئەگەر داهاتی فرۆشتنی نەوت بە تەنکەر 300 میلیارد بێ داهاتی ناوخۆش 320 یانیەوە 500 میلیارە کاک حەکیم بەڵێ داهاتی ناوخۆ 500 میلیارە 320 میلیاری داهاتی ناوخۆ سەروی 500 میلیاردی دەزانین چۆنە کاک حەکیم ئەگەر داهاتی ناوخۆ داهاتی ناوخۆ ڕادستی دیوانی چاودێری دارایی عێراق بکەن تەدقیقی تێدا بکە بزانە داخوا 500 میلیاریانە با دەستەی دەستپاکەی عێراق بە دوواداچوون کا بۆ داهاتی ناوخۆی هەرێمزانە 500 میلیارە یا 320 میلیارە بەڵێ 320 میلیارد دەگەڕێتەوە خەزینەی حکوومەت بەڵام ئەو 180 میلیاری تریش ئێمە مەمانان بە دوواداچوونمان کردو زانیاریمان هەیە حزب دەستی بەسەرداگرتەوە بەشێکی دەڕوا بۆ حزب دەزانی بۆ کوێیە بۆ ئەوانەیە کە بارەگاکانیان کەم نەکردوتەوە ئێمە لەم هەموو قەیرانی دارایە بینیمان ئەم هەموو خەڵکە هاواریەتی برسیەتی تەعینات نییە تەرفیع نییە موچە نییە بزانە حزب دەسەڵاتدارەکان بارەگایەکیان کەمی کردووە بزانە کۆنگرەیەکیان کەمی کردووە بزانە فیستیڤال و ئاهەنگێکیان کەمی کردووە بزانە کادیرێکیان برسی بووە بزانە ڕەتڵە وەنەوشەیەکیان کەمی کردووە بزانە سەفەر و سیاحی و خۆیان و ماڵ و مناڵیان کەمی کردووە بزانە کۆمپانیایەکیان ئیفلاسی کردووە بزانە کوڕی مەسئولێک خوارزای مەسئولێک برازای مەسئولێک ئامۆزای مەسئولێک بنی پشتی ئەو سەری خزم و کەسوکاری بایعکەشیان بزانم میلیۆنلێر و ماڵتی میلیۆنلێر نین ئاخر ئوستاز داهاتی ئەم وڵاتە ناشەفافە
داهاتی ئەم وڵاتە حزب دەستی بەسەراگرتووە گەندەڵی بۆتە خۆرکە جونگەکانی حکومڕانی و دەسەڵاتێتی لە هەرێمی کوردستان هەڵوەشاندووە نە لەبەر ئەوەی ئێمە داهاتمان نییە لەبەر ئەوەی شەفافیەتمان نییە ئێمە ئیشکالی داهاتمان نییە لە هەرێمی کوردستان یعنی تۆ بڕۆ بە خەڵک بڵێ وەڵام من غازی چەمچەماڵم هەیە بەڵام داهاتم نییە دەزانی خەڵک یعنی بڕۆ لەگەڵ ڕۆژنامەنووسێکی بیانی دانیشە قسەی لەگەڵ کە بڵێ ئێمە خاوەنی غازی چەمچەماڵین بەڵام موچەمان پێ نادرێ بزانە داخوا چ تعجوبێک یعنی چۆن وەڵامە دەداتەوە بڵێ ئێمە برایم خەلیلمان هەیە برایم خەلیل کە تورکیای ئەوروپا بە عێراقی ئاسیاوە دەبەستێتەوە پەروێزخان و حاجۆمەران و باشماخ و سێمێلکا و ئەو هەموو دەواازە فەرمی و نافەرمیێمان هەندوو مەتاڕمان هەیە ئەم هەموو داهاتی ناو بڵێ زەریبەمان لە بەراورد بە عێراق بە ڕێژەی لە 600 زیاد کردووە بەڵام 700 ملیاریش لە بەغدا وەردەگرین 30 ملیاریش لە هاوپەیمانان وەردەگرین باشە داهاتی ناوخۆشمان هەیە غازی سروشتیشمان هەیە ئینتاجی دەکەین و دەیفرۆشین نەوتیش بە تەنکەر دەفرۆشین بەڵام موچەمان نییە کاکە ئەمە بەعقڵێکی سەلیمدا ناچێ بڵێ وڵا لە هەرێمی کوردستانە داهات نییە بەڵێ داهاتێ ئەگەر داهات نییە ئەمانە چۆن بوون بە خاوەنی پاڵاوگە ئەمانە چۆن بوون بە خاوەنی کۆمپانیان هەیە 20 میلیارد دلار سەرمایەتی کۆمپانیا هەیە هی حزبە لەم هەرێمی کوردستانە سەرمایەکەی 20 میلیارد دلارە 20 میلیارد دلار 20 میلیارد دلارە ئێمە ئەگەر ئەمانە پارەیان نییە بۆچی ئاژانسەکانی جیهان ریزە شوقە و ڤێلاکانیان لە ویلایەتی میانمی لە ئەمریکا پیشان دەدەن لە هاوای پیشانمان دەدەن لە ئەوروپا پێمان دەڵێن لە چۆ مڵکیان هەیە و لە چۆ مڵکیان نییە لە دووبەی چیان هەیە و چیان نیە لە لوبنان ئەگەر ئێمە پارەمان نییە چۆن پارەی ئێمە لە لوبنانە دەستی بەسەردا دەگیرێ ئەگەر ئێمە پارەمان نییە چۆن ئێمە ملیارە دلارمان لە ڕقم حسابەکەی مرتازا لاخانیدا بلۆک کراوە یعنی لە ئەسڵا مەسەلەکە پەیوەندی بە نەبوونی پارەوە نییە پەیوەندی بەوەیە ئەو دەسەڵاتی ئێستا لە هەرێمی کوردستانە بە بەرنامە کار دەکات بۆی خەڵک برسی بێ لەلایەکی تریشەوە شیرازەی کۆمەڵایەتی خەڵک تێک بدە یعنی بەڕاستی منطقی تێدا نییە تۆ بەم هەموو داهاتە زۆر و زەوەندەوە بڵێ وەڵام من داهاتم نییە موچەی فەرمان بەرام دەم لەو لاشە وەڵا ڕازیش نیم بەغداش موچەی فەرمان بەرام دەم بۆ ڕازی نیم دەزانی بۆ ڕازینیە کاک حەکیم لەبەرەوەی یەکەم لیستی موچەی هەرێمی کوردستان کەشف دەبێت کە من پێم وایە شتی زۆر خەتەری تێدا دەزانی خەتەر چی تێدایە باوەڕکە پێشمەرگەی ڕۆژ و حزبەکانی ڕۆژ ئاوا و ڕۆژهەڵات و باکوور و ڕەوەندی کوردی لە ئەوروپا و ئەو هەموو خانەنشینە نایاسایی و ئەو هەموو دووموچە و بندیوار و کادیری حزبی و ئەم هەموو دووموچە و سێموچە و ئەم هەموو بێسەرۆبەرەیە لە لیستی موچەدا هەیە ئەم حزابانە ئەوەی ڕای گرتوون ئەحزابە دەسەڵاتدارەکان ئەم قایمەی موچەیە کە کردویانەتە هۆکارێک سەرچاوەیەک بۆ ئەوەی پاداشتی کادیرەکانی خوانی پێ بدەنەوە ئەگەر ئەم قایمەی موچەیە بکەوێتە دەست بەغدا هەر بەڕاستی ئەمانە کادیرەکانی خۆشیان لێیان بێم نەدەبن بۆیە لەم ئەحزابانەدا کە وەحدەی فکر وەحدەی یعنی شێوازی سەرنجڕاکێشانی خەڵکیان نییە مەجبورن لە ڕێگەی پارەوە لە ڕێگەی تەعینەوە لە ڕێگەی موچەوە لەم ڕێگایانەوە کادیرەکانیان ڕازی بکەن ئەگەرنا سوپاس دەکەم دێمە خزمەت مامۆستا سادق سەبارەت بە خانەنشینە بەڕێزوتە دەگەر حکوومەتتەر بەردەوام بێ ئەو بڕیاری دادگای فیدراڵی جێبەجێ نەکات سکاڵا تۆمار دەکەن یاخود چی دەگۆڕێ بۆ نەگەر یاسای خانەنشینی یەکگرت و ژمارەنەوەی ساڵی 2014 هەمار کراو جێبەجێ بکرێت چی لە دۆخی خانەنشینان دەگۆڕێ خۆی ئەگەر جێبەجێ بکرێ ئێمە ژۆکو عێراقمان لێ حاڵمانە بێ بە حاڵی ئەوان و کە زۆر باشە و ئەوان بەردەوامیش لە گۆڕانکاری و لە بەرەو پێش بردننی حساب و موچە و ئیمتیازاتی خانشینانان ئێمە زۆر بەوە ڕازین خانشینانی هەرم زۆر بەوە ڕازین بەڵام وەکو بە خۆیشانمان وتوە ئێمە لەگەڵ سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانە و ئێستا حەزەکەم ئەو قسێ بگا بە و بگا بە سەرۆکی ئەنجومەنی وەزیران ئێمە بە خۆیشانمان وتووە ئەگەر یاسای ژمارەنۆ جێبەجێ نەکەن و ئەگەر بڕیاری دادگای فیدراڵی جێبەجێ نەکەن ئێمە وەکو هەموو جارێگەڵم تاپۆیەکە لە گیرفانمانە ئەوە شکاتی پێوە ئەەکەین جارێک تر ئەچین بەڵام ئێمە بەڕاستی نەمانویستۆ بگاتە ئەوە ئەم جارەیان ساڵێک ئێستا بێ ئەو مانگی دێ ساڵێکە ڕاستەکەی سین و سەوفەمان پێەکەن یعنی ڕامانەگرن بەڵام ئیتر لە حەدێکە ئەبچڕێ ئەمە وەکو هینەڵێ دوجار ئێمە ناچارە بین زەربەی قازیە بۆشێنین و گۆڵی ئاڵتونی تۆمارکەین ئەچین لە دادگا جارێکتر سکاڵاکەینەوە لەو کەسانی کە سکاڵامان لێکردن و خۆیان نەزانن کام وەزیفان
سکاڵیان لەسەر تۆمارەکەینەوە و ئەم جارە بە شخصی ئەبێ قەزا مینیان بکە بەڵام بەڵکم نەگاتەوە. بەڵێ یاسی چاکسازی لە 2020 کە دەبواری جێبەجێکنەوە لە مادەی 13 لە کۆتای یاسەکە باسیەوە دەکات گە هەر بڕپارێک لە یاسای چاکسازی دەستی حکوومەت کەوتۆ ئەولەیەت بۆ خانەنشینە یەک دینات بۆ خانەنشینان زیاد بوو قوربان بۆ تۆ بڵێ یعنی کۆی پارەکە ئەن بە موچە زیایی کردو ێستا لە چاو ئەوسا تەعینات نییە بە ڕسمی خەڵکێکی زۆر خانەنشینە بێ خەڵک ئەمرێ خەڵک ئەچێت باوەڕکە بە سەدان و بەڵکو بە هەزاران خەڵک وڵەتی بێموچەیەکە ساڵانە ئەمانە هەمووی ئەبێتەوە جارێک تربێتەوە بە پارەوە گەڕێتەوە بۆ بە حساب خەزێنەی ئەمان بەڵام لەگەڵ ئەوە کە ئەوان احتیسابی موچەیەکەن ئەڵێن وەڵام موچەمان لە 800 ئەوەنە ملیارەوە چوو بۆ 920 ملیار و چوو بۆ 940 ملیار و ئەوانە ئیتر لە چی دوایەوە چاکسازی کواکراوە چاکسازی بڕیار وا بوو بەلای کەمەوە تێدا بوو کار پارێک لەو یاسای بگەڕێتەوە بدرێ بەڵێ ئەوە بڕیار وا بوو وابێ بەڵام موچەی خانەنشینی کە ئێستا ئەوە زۆر بەڕاستی زۆر مەعیبە بۆ حکوومەتی بەناو بە حساب خۆیان بە حکوومەت ئەزانن زۆر مەعیبە عائلەی کوردی 220,000 یا 180,000 وەرەگرێ ماگانە کە وەریشی ناگرێ بە تەواوی بەو شێوەیە ئەژی وعەمال هەزاران خەڵکن بەڵام دەیان هەزار خەڵک هەن بەبێ ئەوەی ڕۆژە لە ڕۆژان وەزیفەیان دیبێ و ینی هینیان لێگەڵ درابێتەوە بۆ سنووقی تەقاعودی و ماندوو بوو بن موچەی زەبەلاح و دەقات و بیسقاتی موچەی خەڵکیەکەوە 40 ساڵ و 45 ساڵ خزمەتی ئەم خاک و وڵاتیان کردو وەرەگرن یعنی زۆر مەعیبە بۆ ئەوان بەڵام ئەوان دیارە منەتێکیان بە خەڵک نییە بەڕاستی منەتیان بە خەڵک نیەوە سایش خەریکە وردە وردە هینەکەیە بینن خۆیان چۆن بڵی کاردانەوەکانە بین و ئەگەر نا میلەتی کورد جاران کە ئەیانود مەسەلەن بەداخەوە کە شۆڕش هەبوو لە دەرەوە هەمومان وامان نەزانی ئەو جەرگی خۆمان و کە هەرموو جەرگی ئێمەش بوو لە دەرەوە بوون بەڵام ئێستا وای لێ هاتووە خەڵک خواخوایەتی کە یعنی تەفرت و نابن ئەمە خۆشە ئەمە خۆش نییە بەڵام سەبەب کێ سەبەب ئەوانن و ئەو ڕۆژەیش بەڕاستی دێتە پێشەوە پێم وایش نییە زۆر دوور بێ چونکە زوڵم ئەڵێ لە ئەستوریا بچڕێ باش بەس ئەوەی کە موچیان خوارد 300,000 باسی 100,000 خانەنشین دەکرێت موچەکەیان 220,000 لە بینی 220,000 بۆ 300,000 بەشی دەکا و بەشی چیەکە وڵا بەشی پێم وانە دەرمانەکانیشیان بکە بە تەنها بەڵام خەڵک چی بکە ئێمە ڕۆژانە خەڵک ئەبینین من شخصی خۆم کە خۆم خانەنشینم دایان تەلەفۆنم بۆیە ڕۆژانە مامۆسا بەڵکو مەگەر کەسە ناسی هاوکاری فلان عایلە فلان شخص تووشی فلان نەخۆشی بووە هیچی پێ نییە پار یعنی ئینسان ئەمە هەموو لە معاناتێکی وجدانیە ئەژین بەڕاستی بەس ئەمان بۆچی هەز ناکەن بەوە نازانم فەخر بەوەکەن ئەگەر کەسێک هاوکاری کەسێک بکەن نەخۆشیێکی درێژخەیانی هەبێ بینێرن بۆ دەرەوە کە ئەمە شتێکی باشە ئەمە ئەکەن بە خاڵێکی زۆر گەورە و تۆ بە میلەتەکەت بۆچی ئاوا ڕسوا ببێ بیرێکی لە ناکەیتەوە باشە بەس بە پێی یاسای خانشینەوەی عێراقی یەگرت و کەرێرە کاری پێناکرد 2004 کەمتی موچی خانشی 500,000 ئێستا بۆ بە 500,000 بەڵێ 400 بوو سەدیکان بۆی ئیزافە کرد و سەدەکەیش بوو بە ڕسمی ئەو سابووک و مخەسات وا بوو ئێستا گەر بە پێی بریارەکەی دادگای فیدرالی دەبوو لێرەش کەمترین موچەی خانەنشینی 500 لانی کەم 500,000 بوو بەڵێ لانی کەم 500,000 بێ ئیتر بە پێوە ئەو سولەمە بەرەوسەرەوە ئەڕایسا من وەکو خۆم لەگەڵ کەسێکی وەکو خۆمە کە ساڵ و دو ساڵیش لە من کەمتر خزمەتیان هەیە لە کەرکووک دانیشن ڕەفیق و دۆستی خۆ من موچەکەمان ماگانە 420,000 فەرقە 420,000 بەڵێ 420,000 هەمان خزمەتی تۆ هەمان خزمەتی منی کەمتریش ساڵ و دو ساڵیش لە من کەمتریان هەیە یعنی خۆی ئیتر من 43 ساڵەمەیە و 41 ساڵی هەیە ڕەفیقی خۆمە باشە خۆ بەس لە بودجێ عێراق ئەمساڵ عفوم کە وتم 420 نا ئەو 1,420,000 وەرەگرێ تقریبا یعنی 500,000 10,000 کەم بێ یعنی 490,000 لەگەڵ من فەرقە ڕەتۆ فەرق بەڵێ بەس ئەوەی کە لە بودجێ عێراق دابینکراوە 1 تریلیۆن و 346 میلیارە بۆ خانەنشینان ئەوەی کە لە بودجێ عێراق گەرەمە بێت و بە تاواتی بەشی خانەنشینان ئەگەر ئەوە جێبەجێ بکرێ و بدرێ بە خانەنشینی بە تایبەتی خانەنشینی یاسایی زائیدەن ئەو لە ساحەوتەی کە ئێستا و بەردەوامیش ئەی بڕن لە موچەی مۆزەفینی هەرێم کە ملیۆنێک بەرەوژورە ملیۆنێک حساب کە مانگی بەلای کەمەوە 50,000 لێ بڕێت بەلای کەمەوە ملیۆنێک فی 50,000 ئەمە بە ناوی سنووقی خانەنشینی و ئەبڕێ و سنووقەکەش لە نەوەیەکەوە ئاساری نەماوە ئەگەر ئەوە لەگەڵ ئەوە بدرێ بە خانشین بە پێی یاساکەی بەغاش بەو پێی یاسایی نێرێ
خۆی بەغا کە ئەڵێم 112 ملیار بۆ خانەنشین بە پێی یاسای بەرکاری عێراقی ئەینێرێ سا ئەگەرەمان فێڵی لێ نەکەن ئەوە بەڵام ئێمەی تر بە پێی دادگای فیدرالی لەگەڵیانە ڕۆین بەڕاستی لەسەریانەوەسین لە پێناوی حەق و مافی نەکی من مافی من نییە بەتەنیا مافی هەموو خانەنشینانە مافی کەسوکاری خۆشیانە خۆیان لەوێ لە هەولێر بە ئێمەیانەوت خۆ کەسوکاری ئەمەش خانەنشینە کەسوکاری ئەوانیش مستەفیدن ئەبن لێ سبەینە هەموو گەنجەکان کە خانەنشینە بن مستەفیدن لێ ئەو حەقی خۆیان وەرەگرن لەبەرەوە ئێمە ناتوانین لەو مافی بێدەنگ نابین و لەسەری ئەڕۆین حتا ئەگەین بە ئەنجام. سوپاس دەکەم مامۆستا پشدەر سەبارەت بە یاسای بودجەش کە ئێستا جێبەجێ نەکراوە هەوکارەکەی چییە کە ئێستا بە قەرز پارەکە لە بەغداوە دەی ئەوەی چارنووسینە و تێرەمیش دیارە ئەمڕۆ وەزیری وزەی تورکیاش قسەی کردبوو. وڵی کاک حەکیم من سەبارەت بە مەسلەی نەوتی هەرێم پێم وایە ئیشکالەتی گەورە هەیە گرێبەستی 50 ساڵە ڕێگرە لەوەی نەوتی هەرێم هەناردە بکرێتەوە چکە تورکیا چاوی لەوەیە هەموو ئەو ئیمتیازاتانی لە گرێبەستی 50 ساڵە پێی درراوە لە گرێبەستی داهاتووی عراق و تورکیا پێی بدرێت کە عراق ناچێتە ژێرباری ئەمە بۆچی عراق ناچێت چونکە عراق ئێستا ئەگەر نەوتی هەرێمیش وەربگرێت نەوتی هەرێمیش وەربگرێ هەر ئەو بڕە دەتوانێت هەناردە بکە کە ئێستا هەناردەی دەکا ئۆپێک ئەو بڕی کە بۆ عێراقی دیاری کردو ئێستا عراق بڕی خۆی دیاری بە تەواوەتی هەناردە دەکا ئەگەر نەوتی هەرێمیش وەربگرێتەوە ناتوانێت هەناردە زیادکە لە بروی ئۆپێک ئەو بڕی ڕێگە پێدراو نییە بخراتە بازارەوە بۆیە عێراق زۆر یعنی زۆر مهتەم نییە بەوەی کە نەوتی هەرێم هەناردە بکرێتەوە لە بردووە کاریەکەم وەکو باسم کرد بڕی خۆی لە نەوتی ناوەڕاست و باشووری عێراق هەناردە دەکا ئەوەی کە ڕێگەی پێدراوە بۆ بازارەکانی جیهان هۆکاری دووەم ئەوەیە عێراق نایە بچێتە ژێرباری ئەو هەموو ئیمتیازە زۆرەی کە لە گرێبەستی 50 ساڵەدا بە تورکیا دراوە و هەرێمی کوردستان پێداوە دەیەوێت گرێبەستێک بکە گرێبەستێکی ستانداردی عالەمی نەک گرێبەستی تاڵانی و تەخشان و پەخشان ئەمە سەبارەت بە مەسلەی هەناردە بۆیە من وای نابینم عێراق چێتە ژێرباری ئەوەی ڕێگە بدا ئەنکەرە مانگی 29 دلار لە هەر بەرمیلێکە 29 دلار لە نەوتی هەرێمی کوردستان بۆ خۆی بەرم پێم وایە عێراق ناچێتە ژێرباری ئەمە سەبارەت بنەوە سەبارەت بە یاسای بودجە ینی بەداخەوەم دەبێ هەندێک شت هەیە بیڵێ ینی حەزم نەدەکردوا بووە ینی بەڕاستی هیچ تاکێک حەز ناکە حەزمان دەکرد دەسەڵاتێکی شەفافی باشی ئەوەمان هەبوایە کە یعنی شانازیمان پێوە کردبایە نەک ئەوەی کە ئێستا بینیومانەکە چۆن یعنی بەرگەی بەسیترین قەیران ناگرن بەرگەی بەسیترین بۆچی لە بەرەوەی گەندەڵێکی گەورەیان کردو و کاسەی حکوومەت و قاسەی حکوومەتیان ئیفلاس بهێنەوە سەبارەت بە یاسای بودجە من پێم وایە هەرێمی کوردستان تا ئێستا وەکو پێویست لە 150 داهاتی دەواازە سنوورەکانی ڕادست نەکردووە ئەمە حاڵەتێک ڕادستی نەکردووە ئەمە حاڵەتێک حاڵەتی دووەمیش ئەو 400,000 بەرمیلەی کە لەسەر خۆی کردو بە ماڵ ئەمیشی 400,000 بەرمیلەکەی ڕادست نەکردو ئەمە لە سەبارەت بە هەرێمی پێی خۆشە بارودۆخەکەم بەم شێ بمێت حکوومەت هێرم زەرەدی نییە دەزانی بۆ ئێستا دەڵێ کە خەڵک داوای موچە دەکات دەڵێ موچە لە بەغا ناینێرێ لەو لاشۆ داهاتی ناوخۆ و داهاتی نەوتی تەنکەر و ئەوانە بۆ خۆی دەبا دەسەڵاتداران بۆ خۆی ئەمە داهاتە بۆ خۆیان دەبن لەبەرەوە چاوەڕەشە بەغا موچەی فەرمانبەرانی بۆ بدا لەبەرەوە دەسەڵاتدارانی هێرم قازانجیان لەوەیە ئەم دۆخە بەم جۆرە بمێنێتەوە بەڵام لە بەرامبەرە کە وەکو وتم حکوومەتی هەرێم پابەن نەبووە حکوومەتی عێراقیش بەڕاستی تۆڵیان لێ دەکاتەوە یعنی من پێشتری ژوتم تۆڵی ئەویان لێ دەکاتەوە دەمێکە عێراق داوای ڕێککەوتن دەکات لە هەرێم و هەرێم ڕێک ناکەوێ هەموو جارێکە ڕێککەوتن لەسەر یاسای بودجە دەکرا ساڵانە دوای لەبەروی هەرێم ڕێگەی پێدەدرا نەوتی خۆی هەناردە بکە هەرێم پابەن نەدەبوو ئەگەر ڕۆژێک دوان سیان 15 ڕۆژ نەوتی ڕادست کردبایە یان بڕێک نەوتی لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆ فرۆشتە بە دوای نەوتەکەی خۆی لە ڕێگەی خۆیەوە دەفرۆشت و پابەندی ڕێککەوتنەکانی پێشوو نەدەبوو ئێستا عێراق کاتی ئەوەیە ینی بەدڵی خۆیان کاتی ئەوەیە کە دەبێ هەرێمی کوردستان تۆڵی لێ بکرێتەوە تۆڵەکەی ئەوەی کە ساڵانی پێشوو کە هەرێم نەدەچۆ ژێرباری ڕێککەوتن ئێستا بەغدا ناچێتە ژێرباری کۆمەڵی ڕێککەوتن حساباتی پێشویان لەگەڵ دەکات هەر بۆیە بودجەی خۆیان بودجەی بڵین بودجەی هەرێمی کوردستان ناوێ بیداتە ئەم دەسەڵاتە دێ قەرزیان دەداتەوە ئەو قەرزەش لە ساڵانی ئایندا لەسەر خەڵکی هەرێمی کوردستان دەبێتە بارێکی قورس خاڵێکی تر کاک حەکیم بەکو دو تەژبێ بە قورآن سپاس دەکەم کاتمان نەماوەسە من پێم وایە ئەمەی کە ئێستا ڕوودەدا بەرەنجامی شکستی دەسەڵاتدارانی هەرێمە لەسەر ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی بەدیدی من ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە پشت بڕیارەکەی محکەمەی پاریسەوەیە بۆ ڕاگررتنی نەوتی هەرێمی کوردستان چونکە ئەم سکاڵایە لە 2014 عراق تۆماری کردووە لە 2023 کە یەکلایی بۆتەوە پەیوەندی بەم گرێبەستانەوە بە سێ گرێبەستەوە هەیە نە بە 5 گرێبەستەوە کە لەگەڵ سێ وڵات کراوە بۆی خەڵک بزانێت کە باجی چی دەدا ئەو دوو گرێبەستەی کە لەگەڵ کۆمپانیای جێژۆبای و کۆمپانیای بێجینی سینی کوراون لە هەولێرکەوە بەرهێنان کەن بە بەهای 10 ملیار دلار
ئەمە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای تووڕە و نیگەران کردووە نەوتی هەرێم و بۆڕیەکەی کە دراوە بە کۆمپانیای گازپرۆم و ڕۆسنەفتی ڕووسی و گازپرۆم و ڕۆسنەفت لە نەوتی هەرێمی کوردستان دەستیان واڵا کراوە ئەمەش ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکای تووڕە و نیگەران کردووە ئاخر خاڵ گرێبەستی 50 ساڵە و پشکی زۆری تورکیا لە نەوتی هەرێمی کوردستان ئەمیش ویلایەتە یەکگرتووەکان لەبەرەوە بەدیدی من ئەو بڕیارەی محکەمەی پاریس پەیوەندی بە نەزانی بەرپرسانی هەرێمەوە لە سیاسەتی جیهانی و پێیان وابوو لە ڕێگەی نەوتەوە تۆڵە لە ئەمریکا دەکەنەوە پەنا بۆ رووسیا و سین و ئەوانە دەبن سەرنجام خۆیان باجیان نەدا خەڵک باجیدا و ئەوانیش ملیارەکانیان دەبێت بە 10 ملیار ملیۆنەکانیان دەبێت بە ملیار و دەوڵەمەندتر دەبن و خەڵکی کوردستانیش باجەکەی دەدەن. بەڵێ سوپاس مامۆستا بە کورتی و خانش نەگر شتێکتان مابێت. وڵی تر ئێمە بەڕاستی چاوەڕێەوەکەین کە داواکەم لەو وەزارەتانی کە ئەو نووسراویان لە سکرتێری ئەنجومەنی وەزیرانەوە بۆچووە ئەنجومەنی وەزیرانی هەرێم زوو وەڵام بدەنەوە و زوو چارەسەرێکی ئەم کێشەیە بکەن و شتەکەی ئێمەی زۆر وازیحە ئەگەر یاسای ئەگەر بڕیاری دادگای فیدراڵی جێبەجێ نەکەن ئێمە پەنابێنەوە بۆ بەر دادگا ئەو کاتە بەڕاستی هینی قەزایی ئەکرێنەوەن بەرپرسەکان لەو کەیسە یعنی متابعی قەزایی ئەکرێن و ئێمە من وەکو خۆم هیچ ئومێدێکیشم بەڕاستی بەمان نییە ئومێدم پیانێ خۆزگەوانە بواە خۆزگە ئێمە هەڵەبووینە بەڵام ئومێدمان پیان نەماوە چونکو ئەحداسەکان واتیشانەدەن هیوادارم کە نەگەینەوە سپاسیان بەدەبوونتان دەکەین زۆر سپاس بۆی میرانی بەڕێز سپاس بۆ هاوکاران و خواتان.